كس 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 اي اكا حيوانه ماله مثلا بيفيستي بوين دي حيوان قصاب زورن قصاب بهن دي المكرن دي داني دي بخوبان دي بخوبان فروش هم بو محتاج اخو ام تروشين قالك جا هكا محتاج بوينه مثلا مارا بيفيستيا تش بيتن مارا كلا بالي ماريا حيوانه هيك خراب هيك نخوش بيت او دي بيت ودي فروشين بين داينا قصابها قصاب دي بخوبان أبي أبا رسالو أود جا بيج دينتا وهرد كذا أبا مەڕ هەموو شتی بەکەلک دێ خوریەکەی پیستەکەی کورە گۆشتی هەموو شیری مەڕ خەزێنەیە خەزێنەیە گە کابراایەک بەخێو بکات جێوڕێبی بەخێو کە مەڕ خەزێنەیە لە مەعمەلەشی باشترە مەڕ کاکە ئێستا ئەو مەڕی گوندی خۆمانە لە گوندی هاتیە خەڵک بێ جێوڕێیە مەجای نمایە دەفرۆشی لەبەر خاتریەوەی بێ جێوڕێیە چینە خەڵکە شێ دێ مەڕی دەکڕی دەباتەوە گوندی لۆ خۆی خزمەت دەکا لۆ والیداتش مەڕی دیشەیە ئەنواع مەڕ هەیە لێرە ئەوە کوردەواری خۆمانە مەڕێ لە گوند لە شاران دێ لە سووریا دێ لە دەوڵەتان دێ ئەویشەیە بەس ئەو مەڕی خۆمانە ئەوە مەڕی خۆمانە دەفرۆشتەوە کابرا سەعی فرۆشتی گوندیە لە گوندی ڕاتیە یان دوو مەرزایان سێمە باش ملکی بێژەت هەمووی هەر ئەوەی مشکل سلو چال مەڕێ عەمدانە سا پێنج چکەڕەیە کەڕەکان نابە ئەوە هیچ مخەیەری لەوەی ئازادی
كيف ياخذ بابا 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 نوعا زيادة نوعا زيادة مبروك بس هو عنده دشة ما هو عنده دشة دبي باكش به هو باكش دكم قلت كوار ذكر نابي هو عنده قلت بمنه أصلا كذا شيء او ماستا او خيه نبو او بيسايا بوختاي دكا او تكلاو دكا نبو او بيسايا
ئەو پێچەوە وا پوختە دەبێ. ئەوە دەرمانەکە ماست و خێ مازی پەکەنە. ئەوە مازیە ئەو پەلکە هەنارە لە بۆ ئەو پیسەیە پوختەی دەکەم. هۆرزەم کردە بۆ ئەو پیسەیە. ئەوە سەنعەتی بابمە لۆ من مایە لە بابم فێر بووم. ئەوە دوو ڕۆژ وادە ڕۆژێک وا دەمێنێ ڕۆژێک دەمێنێ حەتا هیچم دەبێ. ئەوتە گۆشتەکەی وەردەگرم دیسە. نابێ ئەو هەندە گۆشت ببینێ گۆشتەکە ببینێ بۆ گەنەی دەبێ پیسەکە. ئەو پیسەکە خەلاص بوو. ئەو پیسەکە خەلاص بوو. ئەو پیسەکە خەلاص. طبعا بدايتك او تشرمه لا بيستي حيوان ديتن او زمر هي بزن هي طبعا تسيل واشتواه هي قاميش هي حسب نوعيتها هر نوعيته ايش خوي هي يعني طبعا بس نسبتي ايش خو ما انا ما كسر رازي بيدرين بشكبه بكار ديتن لا تاخمي دمانسو لا تاخمي كلاشكوف وي قناص وي برنو يعني زوجت مانها برين تاخمي جيرسيا اي بي كي سي او شتانا همولا او تشرمه بكار دينين اما طبعا هو ايش تايبته ببيجمرقه بالنسبه لي ما يعني
تاخمی ئەوەیە کلاشکۆفە و دەمانچەیە ئەو شتانەیە و حەزم لێ یعنی تەبعاان ئەویشە بەردەوام بی ینی کە لە دوای مەژ ئەویشە هەبیت چکە ئەوە شتێکی کوردەواریە فلکلۆری ئەسلی کوردیە لە بیدایەتی سەورەی شۆرشی کوردی ئەوانە هەر ئەو شتانە جلو ئەوە پیستە و شتیوە دروست کراوە لە بۆ تاخمی بڕنۆ وەختی خۆی بەس بڕنۆ هەبووە ینی هەر بە جلد و شتیوا دروستکراوە بە پیستە دروست کراوە طبعا تا ئێستا ینی خەڵکی کوردستان هەمووی بە زیاتر ئەو شتانە بەکاردەینن لە بۆ ینی لە بۆ جوانیە لە بۆ فلکلۆرە لە بۆ پێشمەرگاتیە لە بۆ دیفاعکردنە لە کوردستان و لە منتیقە و ئەو منتیقی ئەمە کە کوردەواری هەمووی حتا جێتر ینی کوردستانی تورکیا ئیرانە سووریا هەمووی ئەو شتانە بەکاردەینن لە بۆ شەڕکردن لە بۆ شۆڕشکردن لە بۆ شتانە. حەز دەکەم ئێستا کابرای بۆچی شتێکی بۆ دەکەم کە دەرێ ئەم دەچم لە بۆ دیفاع لە بۆ کوردستان دەکەم شتێکی زۆر مهمە لە بۆ منێ حەز دەکەم بەخۆم پێشمەرگەکەم چکە ئەویشەی ئەمە دەکەین لە بۆ خزمەتی خەلکی کوردستانە لە بۆ خزمەتی منتیقەی خۆمانە ینی شتەکە بەڕاستی لە ماوەی چەند ساڵەوی داعشات بەڕاستی ئەمن یعنی بەتەنێ زۆر ماندی بووم. بەنسبەتی ئێستا لەو تەکنەلۆجیە نوێیە ینی زۆر تەسیری لە ترس هەیە ینی ئەوی شە نەمینێتەوە لەبەرەوەی خاستن سینی ئەوانە ینی زۆر شتی تەقلید دەروست دەکەم بەڵام ئیما هەندێک شت هەیە ناتانی دروستکە ینی هەتا سینیش ناتانێت لەبەرەوەی ئیشەکە ڕەکفەنیاتی تێدایە ینی هەندێک شتەیە وەک تاخمەکی بڕنۆە ینی مەثەن سین ناتانی دروستکە مستەحیلەوە ینی شتەکە بەدەست دەکرێت بە قیاسات دەکرێت بە شتەکەی کوردەواری خۆمان دەکرێتن ینی زەحمەتە بەڵام هەندێک شت هەیە بەڵام ترس هەیە ینی ئەویشە لەبەر تەقلیدی وا زۆرە ینی ترس هەیە هەندێک شت نەمینێتەوە ینی بەڕاستی بەرێ بەرێ دەرچووە فەرموو السلام علیکم السلام بەخێر بێتە چاڵ دەستا خۆش بگرە سەلامەت بی سوپاسم پیرۆز خۆش